کاری ڕاگەاندن قەڵغانێکی سەرەکیە بۆ پاراستنی کۆمەڵگا و پاراستنی لە گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات. مامەڵەی میدیاکانی کوردستان لەگەڵ ڕووداوەکانی ئەم دوایەی کوردستان بە بینرا و بیسرا و نووسراویەوە تا ڕادەیەک ئەو ڕاستیان دەرخست کە لە ڕووی پیشەییەوە لاوازیان تێدایە، لە ڕووی گەیاندنی زانیاریەکانەوە کەم و کوڕیان هەیە، لە ڕووی بابەتیەوە سەنگەرگرتن هەیە، دنیا لای پەیان وەرگران یان ڕەشی قەترانیە یان سپی و بێگەردە. لە ڕاستیدا میدیا دەتوانێت وەک هێزێکی پۆزتیڤ لە کۆمەڵگادا ڕۆڵ ببینێ و کار بۆ بتەوکردن و بنیادنانی کۆمەڵگا بکات و کێشە و گرفتەکانی بخاتە ڕوو، پەردەش لەسەر لادان و گەندەڵی هەڵماڵێت و بەشداری بکات لە پێشکەوتن و پەرەپێدانی تاکەکانی کۆمەڵ. لە هەمان کاتیشدا میدیا ئەگەر بەباشی بەکار نەهێنرێت وەک شمشێری دووسەرا دەتوانێت ڕۆڵی نێگەتیڤ ببینێت و کۆمەڵگا لەبەر یەک هەڵوەشێنێتەوە و ورە بروقێنێت و کەسایەتی تاکەکان تێک بشکێنێت و نەریتی نامۆ و نەگونجاو لەگەڵ واقعی خۆیدا تێدا بچێنێت. زۆربوونی حاڵەتەکانی خۆکشتن و بێهیوایی بە ئایندەی لای گەنجان و سەرهەڵدانی دیاردەی پەنابردن بۆ مادەبێ هۆشکەرەکان و بەرزبوونەوەی ئاستی تاوان لە هەرێمی کوردستان لەو هەواڵانن کە لە ڕێگای میدیاکانەوە بەم شێوەیە دەبیستێن. شەوی ڕابردوو هاوڵاتی یەک کوژرا، دوێنێ تەرمێک دۆزرایەوە، چەند چەکدارێکی نەناسرا و دەزڕێژ لە هاوڵاتیەک دەکەن و برینداری دەکەن. دەمەقاڵیەک کوژرانی گەنجێکی لێ دەکەوێتەوە. وربوونەوە لەو حاڵەتە نەخوازراوانەدا کە بەسەریەکەوە ڕوویان داوە لێکدانەوەی جۆرا و جۆر بە دوای خۆی دادەهێنێت. ئایا ئەمە ڕنگدانەوەی گەورەبوونی شار و فراوانبوونی کۆمەڵگا و تێکەڵاوبوونی کولتوری ترە لە کوردستان، یاخود دۆخی ژیانە بەگشتی و کەم تەرخەمی لایەن ئەمنیەکانە؟ ئایا کللتوری توندوتیژی نامۆیە بە کۆمەڵگای کوردی یاخود پێشتریش ئەم ڕووداوانە هەبوون و بەڵام گرنگیان پێنەدراوە وەکو ڕووداوی کۆمەڵایەتی سیر کراوە؟ نابێت لەو ڕاستیە هەڵبین ئێستا ڕاگەیاندنی کوردی بە دۆخێکی پەشۆکاودا تێپەڕ دەبێت، ئەو خراپیەش بە تەنها لە ئەستۆی یەکلایەنی هاوکێشەکەدا نییە. هەواڵی یەکەم کوشتن و قەتلۆمە ڕەنگە هەندێک جار مەرامی سیاسی لە پشتەوە بێت، بەڕاستی هەندێک جاریش وایە بۆ ئەوەی کە بڵێ من پێشەنگم یاخود هەواڵیش تازەیە مە ناچێتە، بەڕاستی خەڵک مهتەم نییە بەم هەواڵان، خەڵکە ترسێت بە خەڵک لە ڕووی دەرونیەوە ڕەنگە کاریگەری لێ بکات لە کاتی پیشاندانی بۆ نمونە لە کاتی نان خواردنە زۆر جارە تەلەڤیزیۆنە هەواڵێکی کوشتن خەتەلیان شتێک ڕەنگە ئەکسەر کەسەکە لە ڕووی دەرونیەوە ڕوخێت، تااقەت هیچی نامێنێ، بۆیە گرنگە تەلەڤیزیۆن ئەو ئاسانە لەبەر چاو بگرێت. ئەوەی کە من تێبینیم کرد بێ بەداخەوە لە هەموو تەلەڤیزیۆنەکانی کەناڵەکان ڕاگەاندن تەنها لە کەناڵەکان تریژن نەبوونی توێژەری کۆمەڵایەتی و بڕیاردان لەسەر ئەوەی کە چه هەواڵێک بڵاو بێتوایە چەند تەسیری لەسەر جەماوەرێ ئاستی جەماوەرەیە، ئەمە هۆکارێکی زۆر گرنگە. لە ڕووی دینیەوە پێم وایە یەکێک لەو شتانەی کە ئێستا هەڵەیەکی گەورە کە ئاکرێت لە ڕاگەاندنەکان مەتابەتی هەندێک بابەت هەیە بابەتی ڕاگەاندن نین، ئەوەی کە ئەگەر بچینە لە پێوەرەستاندەرەکانی جیهانی شکاتێکە لە ڕاگەاندەگار ئیشەکە ئەبێ و بابەتانێک کەوێتە هۆکاری دروستکردن توندوتیژی یا ترسان و ناودڵی خەڵکان نابێ ئەعلان بکرێت لە ڕاگەاندنا، چونکەوە کاری دەستگایەکی ئەمنیە، شەرت نییە هەر مەرج نییە هەر شتێک دەستگایەکی ئەمنیا بکرێت لەسەر کەناڵێکی ڕاگەاندنا عەرز بکرێت، چونکە هەندێک بابەت هەیە ئەبێ بشارێنەوە لەبەر خاتریەوەی کە ئاسواری سلوی دروستەکە. لە ئیسلامە یاسایەکی هەیە دایمە بۆ یاسا ئیشەکە ئەڵێ مەسەڵەن هەموو شتێک کە ئیشی تێهەنگاوێنەی بیرکەرەوە لە دەرەنجامەکەی، ئەگەر ئەم هەنگاوە نادەرەنجامی ئیجابی بوو بیکە، ئیجابی نەبوو وازی لێبێنە. ئێمە بەڕاستیەکی لەوانە ئەوە خاڵێکە خسر بیە. خاڵی دووهەممان ئەوەتانێ هەر کەسە بێتە هۆکاری ترساندن ناو ژیانی خەڵکات، چ مەسەڵەن خۆی یاوەکو پیشەکەی یاوەکو مەسەڵەن کارێکی تر کە سیاسیە کە یان هەشتێکی تر هەیە لە ئیسلامە قەدەغا ئەکرێت، چونکە لە دینە ئەفەرمێ یەکێ لە ئامانجەکانی قورئان کە هاتووە بۆی مەقسەدێکی شەرعی ئیسلامیە هاتووە بۆی ژیان کاتە بێشکەی ژیانی ئینسان. کەم هەواڵ کە تۆ گوێ ئەگری لە هەواڵەکان زۆربەی هەواڵەکان بەوە دەست پێکا کە فڵان کەس کوژرا لە فستار شوێن یەکسەر تۆ مەزاجت لە ڕووی دەرونیەوە نەفسێتت تێگەجێمەوە لێکە ئیتر هەر بەو مێشکەوە گوێ لە هەواڵەکانی تریش بگری. باشە ئەم هەواڵە هەیە بەس وەکو هەواڵێکی لاوەکی وەک هەواڵێکی لاوەکی بیخەرە ڕوو، نەک هەواڵێکی سەرەکی بێت لە هەواڵەکان تا بە ماژێتێکی گەورە لەسەر ڕۆژنامەکان لەسەر گۆڤارەکان. ئێمە ناڵێن بشارێتەوە با دەرببڕێ با خەڵک بزانێ هەیە ئەم هەواڵانە و ئەم شتانە، بێگومانم کە زووتریش ئەمانە هەبووە ئەم وەزع هەبووە، بەڵام ئێستا لەبەرەوەی میدیا ڕۆڵێکی زیاتری هەیە زیاتر ئەم هەواڵانە زووتر ئەگا و زیاتر ئەگات. ئیشی پۆلیس و ئاسایش و هێزە ناوخۆیەکانی بڵێن کە ئەم دەوڵەتە ئەبەن بەڕێوە لەگەڵ حکوومەتاوانە
ئیشی ئەوانەیە کە ئەم شتانە دەربخەن و دوای بکەون و ئەمانە کە خەتەریاتێک لەسەر کۆمەلگا هەبوو ئەتوانن زۆر بە ئاسانی بڵێن بۆ نمونە وەکو لە کەرکووک زۆر جارەکرێ چەند تەرۆریستێ هاتوون ئەیانەوێ چەند ئۆتۆمبیل لە بتەقێنەوە خەڵکەکە وریا بکرێتەوە زیاتر سەیری وەزعەکە بکەن و بە دوایە بکەون ئەمە زۆر باشە بەڵام کاکەگیان تۆ شارەکە خۆی هێمنە بۆچی تۆ بۆ نمونە کابرایە کە کوژێت لە هەموو لە نیویۆرکە هەموو سانیەیەک لە هەموو سانیەیەکە ژنێ دەست درێژی لەسەرەکرێ لە هەموو دەقەیەکە یا دوو دەقەیەکایە کەسێکە کوژرێ دەباشە تۆ سەیری تەلەڤیزۆن بکەیت و سەیری ئەمە بکەیت خەریکی ئەوەیە وڵات خەریکی بنیاتنان و دروستبوونەوەی و دروستکردنە ئەمانە لە هەموو کۆمەڵگەیەکە ئەبێ کاکەگیان هەر کۆمەڵگەی ئێمە نییە کەوا ژنە چەوسێنرێتەوە من لەگەڵەوەیان نیم ژن بچەوسێنرێتەوە بەڵام لە زۆر جێگەی تریش هەیە ئێمە هەوڵ بدەین شتە باشەکان وەربگرین مافی مرۆڤ ئینسان وەکو ئینسان سەیری بکەین ژن بێ یا پیا بێ خوا دروستی کردووە کە خوا شتێکی دروست کرد بێ باشە کە باش بوو ئەبێ ڕێزی لێ بگرین و حسابی بۆ بکەین ژن بێ مناڵ بێ پیاو بێ میدیاکانی کوردستان لا ڕێگای گەورەکردنی زیاتر لە خۆی و بچووکردنەوەی ڕووداوەکان تا ڕادەی نەبینین و پەنابردن بۆ وروژاندن و خۆڵقاندنی قەیران بۆ لایەنی بەرامبەر هەم خۆی و هەم کۆمەلگاشی تووشی کێشە و گرفت کردووە ئەمە لە کاتێکدایە لە وڵاتانەی لاکاری ڕاگەاندندا لە پێشەوەی ئێمەوەن بە زۆری لە ڕێگای میدیاکانەوە چارەسەر بۆ قەیرانەکانی کۆمەلگا دەدۆزرێتەوە بە واتایەکی دیکە لە کوردستاندا میدیاکان لە زیاتی خاوکردنەوە و دۆزینەوەی ڕێگا چارە بۆ کێشەکان خۆیان بوونەتا بەشێک لە هۆکارەکانی قوڵکردنەوەی ئەو کێشانە میدیاکانی کوردستان لە جیاتی ئەوەی چاودێری حکومەت و کۆمەلگا بکەن خۆیان بوونەتا لایەنێکی ململانەی سیاسی و ئابووری هەرچەندە ئەوە مەرج نییە 100% وابێ بەڵام بەلای کەمەوە بەرامبەرەکەی وای دەبینێ و نابێ ئەو دیدەش نادیدە بگیرێت جۆرێک پاسا بۆ هیچ کوشتنێک نایەنینەوە بەڵام ئەم کوشتنەی کە ئێستا هەیە چۆنەڵی ئێستا حالیان ڕەسەدەکە لەسەر ناوچەیەکی دیاریکراوە تەرکیزەکە لەسەر ناوچەیەکی دیاریکراوە بێگومان لە هەموو ناوچەکانە هەیە ئێمە ناڵێ هەر لە کوردستانی شانیە دڵنیا بن کە ئەڵێن لە سوید فڵان کەس کوژرای فیسار لە هەموو ناوچەیەکی دنیاە هەیە بەڵام ئێستا دیاردەکە هەستەکەی لێرە ئەگەر بەپێی میدیاکان بێ بەپێەوەی کە بڵاوەکرێتەوە زیاتر بێ یعنی دەرونی خەڵکی سلێمانی بە تایبەت ئەگەر ڕاست بین لەوەی بڵین خەڵکی سلێمانی ئێستا ترسێکی زیاتری لێ نیشتووە لەوەی کە لە ناوچەیەکی هەتا لە ناوچەکانی ترەوە خەڵک پێمانەڵێ ئەوە سلێمانی بۆ وایە ئیتر ئایا ئەمە ڕۆڵی میدیاکارەکانە بەم شێوە یان دیاردەکە خۆی وایە ئێمە پێمانوان نییە دیاردەکە تەنها لەم ناوچەیەکی دیاریکراوە هەبێ بەم شێوەیە بەڵکو ڕاگەاندنکارەکان بە شێوەیەکی زۆر چۆنەڵی تێبینی کرا و زیاتر تەرکیزیان خسوۆتە سەرم ناوچان ئەگینا دوێنە پێرە لە دهۆگەڵە دوو ڕەفیق دوو هاوڕێ یەکتریان کوشت لە هەموو ناوچەکانی کوردستانە هەیە بەڵام باشتر وایە ئەم دیاردانە کە هەیە تەرکیز نەخرێتە سەر ناوچەیەکی دیاریکراو بۆی خەڵکی ئەم ناوچەیە ئەوەی تر ئێمە بەڕاستی پێ بڵێن لە ڕووی دەریونیەوە خەڵکی سلێمانی لە زۆر ڕۆ نەکە لە ڕۆ داڕماوین هەنێ حاڵەت هەیە کە ناتوانین مامەڵە بکەین چکە تۆ ئەگەر ئارام نەبی ئەگەر نەبی لەوانێ نەتوانی لە شوێنی خۆت ئیشکەی نەتوانی لە ماڵەوە بە ئارامی دانیش پێم وایەوە داردەیەکی جیهانیە پەیوەندی هەیە بەوەی کە میدیا بەشێکی گوایە ئەبێ ئاوێنەی ڕنگدانەوەی کۆمەلگا بێ ئەوەی لە کۆمەلگا ڕوەدا لە میدیاشە بزانرێ بەشێک ترسی پەیوەندی بە میدیای وروژێنەرەوە هەندێک میدیا پێی وایە کە ئابێ وروژێنەر بێ بۆی سەرنج ڕاکێش بێ خوێنەری هەبێ بینەری هەبێ بیسەری هەبێ لە بەرەنجامی کۆتاییە ئەوانەی کە میدیاکان ئاراستاکەن بڕیارەدەن کە بۆچی ئەم کاراکەن بەداخەوە بەشە لە ناوەندە میدیاکانیش یعنی شارەزان لەگەڵ نییە ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵایەتی و ئەو شتانیان لەگەڵ نییە جاری وایە پاڵنەری سیاسی ڕوت مامەڵیان پێەکە جاری وایە خۆ دەرخستن و ڕوژاندن مامەڵیان پێەکە جاری وایە یعنی کۆمەڵێ حەز و هەتا ئایدۆلۆژیا جاری وایە ئەگەر لە چوارچەوەی لێپسراوەتێکی کۆمەڵایەتی گشتیە و لە بەرەنجامی
هاوێشکردنی کۆمەڵایەتی و دەرونی و یاسایی و ئەوانەیە دوای ئەوە ئەم شتانە تەختێکە بە دڵنیاییەوە کەمترین زیانێ بێ وە زۆترین قازانجی بۆ کۆمەڵگا بێ بەڵام ئەگەر سەرپێیانە تەختێکرا تەنها بۆ ڕوژانن بوو تەنها بۆ دەستکەوتی سیاسی بوو یا جاری وایە بۆ جەنگی دەرونی بوو بە دڵنیاییەوە ئەو کاتە کۆمەڵگا باجێکی زۆرترە کەسێک لە گەڕێکی فلان جێگا خۆی سووتانوە بۆچی تەلەڤیزیۆن یاخود زووم یاخود نازان چی ئەچێتە سەری برین و ئێش و ئازاری ئەم خەڵکە پیشانەدا ئێمە کۆمەڵگەیەکمانەیە بەداخەوە لە پەروەردەی مناڵە وایە مناڵەکە ناخەوێت تا دایک و باوکی نەخەون سعات 12 سعات 1 سعات 2 دەیشەوە ئەمەیتیان نییە مناڵەکە بڵێ هەشت بخەوە من ئێستا سەری تەلەڤیزیۆنەکەم مناڵێک ئەبینێ ژنێ سوتاوە مناڵە ئەبینێ کەسێکی کوشتووە کاکە بۆ پیشانێ دەی بۆچی ئەبێ لاشەیەک پیشانی من بدەیت لە تەلەڤیزیۆن زەوقم تێک بدەیت پێویستەکە ئەگەرەتەوێ باسی بکەی بڵێ جێگەی داخە لە فلان گەڕک کەسێک خۆی کوشتووە و هۆکەشی جارێ دیار نییە ئەمەم پێ بڵێ بەڵام بۆچی تۆ لەشی سوتاوێک لەشی مردوویەکم پیشانەدەی یا کەسێک کە دزی کردووە ئەتەوێت ڕسمی و ناوی و هەموو شتێکی بڵاوی بکەیتەوە لەوانەیە ئەو کەسە غەڵەتێکی کردبێ لە ژیانیا دزیەکی تۆ ڕسوایەکەی هەتا مردن ئەیکەی بە مۆرێ بە ناوچەوانەوە ئێمە ئەلەوەیە ئەبێ هەستی نیشتمان پەروەریمان هەبێ ئەم جۆرە ڕووداوانی یاخۆ قەتل و کوشتن لە هەموو وڵاتێکە هەیە وڵات کوردستان زۆر باشترە لە چاو وڵاتانی دنیاکە بە ڕێژەیەکی زۆر کامەتوانم بڵێن بەو شێوێ ڕوێدا بۆ نمونە وڵاتێکی وەکو سوید لە هەمان کاتیان گەورەترین قەتلی لێکرێ بۆ نمونە ڕۆژنامەی سوید ئەڵێ ئێمە ئەم هەواڵان بە هیچ شوێ گەورە ناکەین بۆ دەتەسی لە خەڵکەکە لە ئەمنێتی خەڵکە لە ترسی خەڵک لە خۆی ئەمین نابێ بەڵام بڵاوکردنەوەی ئەم زۆر خەڵکانە بەڕاستی تۆخاندنی خەڵکە بۆیە کە شار بێ حاکمە وای لە خەڵکەکەن کە خەڵکی تر بارەزووی بە ڕێساحەت لە ماڵەکەی خۆی دانیشێت یاخۆ زۆر زار هەمیشە ترسێک لا دوورسەکات بۆی ئەڵێ شار ئەوایە ئەمەش بە ڕێی من مەرامێکی سیاسی گەورەی لە پشتەوەیە هیوادارم سیاسیەکان ئەگەر مەرامی سیاسیش بێ خزمەت بە کۆمەڵایەتی بکەن خزمەت بە بواری کۆمەڵاتی بکەن نەکو لە ڕێگای بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەوڵانە خەڵک بتۆخینن کەناڵەکانیش هەستا هیوادارم کە بەهەست بە پرسیارەتی بکەن. پێشکەوتنی خێرای تەکنەلۆژیا هەلێکی باشی بۆ کۆمەلگای کوردی خۆش کردووە تا لە ڕێگەیەوە قەرەبووی ئەو دواکەوتوی خۆی بکاتەوە کە دەیان ساڵا لە ڕێگای دەستڕانەگەشتنی بە زانیاریەکان پێوەی گرفتار بوو. هەر ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایە دۆخێکی وای خوڵقاندووە نەک هەر میدیاکاران بەڵکو هەموو کەسێکی سادە چی بوێت بە ئازادی بڵاوی بکاتەوە چونکە حکومەتەکان گەربیشیانەوێت ناتوانن وەک جاری جاران کۆنتڕۆڵی دەربڕینی بیرۆڕاکان بکەن. ئێمە وەکو کۆمەڵگەی بابینە سەر هەر باشووری کوردستان باوا بڵین ئەو ناوچەیە کە زیاتر ئەم سێ شارە باس بکەین هەروە کەرکووچی لەسرە بەڕاستی ئەگەر سەیری عێراق بکەی بە گشتی گۆڕانکاریەکی زۆر گەورەی بەسەرا هات دوای بڵین کەوتنی نەمانی ڕژێمی سەدام هەرێمی کوردستان گۆڕانکارێکەی زۆر گەورەتر بوو. خۆشبەختانە ئەوە بوو کاری تەرۆریزمی و کاری تونند و تیژەی کەوا لە بەغا و لە کەرکووک و بەرەو خوارەوە ئەکرێت لە کوردستانە نەبوو. ئەمە وای کرد کوردستان زۆر ببوژێتەوە بەڵام کۆمەڵگەکەی ئێمە ئەم گۆڕانکاری خێرایی کەوا بۆ نمونە لەسەر شاری سلێمانی یاخود هەولێر یاخود شارەکانی تر دروست بووە و خەڵکەکە یعنی فریای ئەوە ناکەون وەکو زانی وەکو چی وایە وەکو شەمە نەفرێکە ئەڕوا بەڵام خێرایە خەڵکەکە بە دوایە ڕاکە لە جیاتی سواری شەمە نەفەرەکە بێ لەگەڵ ئەو پێشکەوتنەیە بڕوە. ئەمە وای کردووە کۆمەلگا ئەتوانم بڵێم تۆزێ چاواشە بووە لە هەر سوچێک لە هەر شوێنەکە شتێک ڕووبات یەکسەر ئەگەێنرێت بە هەموو میدیاکان بە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان میدیاش هەڵبەتە وەکو ئیشی خۆی وەکو کاری خۆی ناتوانێت ئەمانە بشارێتەوە بەڵام بێگومان ئەبێ زمانێکی تایبەت هەبێ بۆ گەیاندنی ئەم بابەتانە بۆ ئەوی خەڵک بەو شێوەیە چۆنەڵی بە دوای بابەتەکانانە ڕوات زیاتر تونند و تیژی لەلا دروست بێ بابەتێک بێ بەرەو نەرمی بێت بەرەو ئەوە بێت کەم دیاردەیە نەیاڵڕێت.
کەناڵەکانی ڕاگەاندن ئەو ئامڕازوو هۆکار و پەخشکردانن کە تاکەکانی کۆمەلگا دەکەونە ژێر کاریگەریانەوە بە جیاوازی ئایدیا و بیر و بۆچوون و سەرجەم بەرنامە و بڕگە و بابەتەکانیانەوە. بەڵام ئایا تا چ ڕادەیەک ئەم کاریگەریانە بەلایەنی ئیجابی و پۆزتیفەوە دەشکێتەوە و بە پێچەوانەشەوە تا چ ڕادەیەک دەبێتە هۆکاری بەجێهێشتنی کاریگەری خراپ لەسەر تاکەکان و ئایندەیان. دواتر دەپرسین ئایا کەناڵەکانی ڕاگەاندن لە کوردستان تا چ ڕادەیەک توانیویانە لە ئاستی بەرپرسیارەتی کایە و پەیامەکانی ڕۆژنامە و پیشەی ڕۆژنامەنووسیدا بن و لە خزمەتی ڕۆشنبیرکردنی تاکەکانی کۆمەلگادا بن و لە هەوڵی بەخشینەوەی ژیاندا بن بە تاکەکانی کۆمەلگاکەماندا لە بری بە مەرگ ناساندنیان و دەرهێنانەوەیان لە گێژاوەکانی دابوونەریتی نادروست و بێزرا و گۆڕینیان بە مەعریفەیەکی نوێ. ئێمە ناتوانین بڵین کەناڵەکانی ڕاگەاندن لە کوردستاندا هیچ پەیامێکی باش و هیچ چاکسازیەکیان پێشکەش نەکردووە بۆ سەڕینەوەی ناتەواویەکان و ناجۆری و نادروستیەکان. بەڵام دەتوانین بڵین بەشێکی زۆر لە کەناڵەکان لە ئاستی پێویستدا نەبوون و پێویستە زیاتر هەوڵی بەدەستێنانی کادر و خەڵکی پسپۆر بدەن لە بواری ڕاگەاندندا. شێوەیەکی گشتی دەستگاکانی ڕاگەاندنمان پەروەردەمان ئۆرگانەکانمان بە شێوەیەکی ڕشتی ئۆرگانین بە جۆرەی بەرنامەیەکی زانستی بچن بەڕێوە بە جۆرەی پێویست چاودێری نییە بەمانە علمیە وردیەکەی لە ڕاستە استراتیژێتی نیشتیمانیمان نییە. بۆیە ئەتوانم بڵێم زۆرترین زەرمان لەم بارەیەوە کردووە زۆر کەم حسابمان بۆ کۆمەلگا کردو یا لانی کەم حسابکردنەکانمان ئەوەندەی لە دیدێکی ئایدۆلۆژی و حیزبی و ناوچەی دیاریکراوە بووە ئەوەندەی لە دیدێکی زانستی و نیشتیمانی و ئەخلاقی بەربڵاو و فراوانەوە نەبووە. یعنی ئەسڵی فەلسەفەی هاتنی شریعەت بۆ ئەوەیە کە ژیانێکی پڕ لە هودوء دروستکە. هەر شتێ لەمە لایدا یاسایەکی فقیمان هەیە کە قسەی الشيخ ابن قيم رحمة الله عليه وكو ياساكي فكل مسألة خرجت عن العدل إلى الجور وعن الرحمة إلى ضدها وعن المصلحة إلى المفسدة وعن الحكمة إلى العبث فليست من الشريعة. هر بابته لكم القاء رويدا هر قضية من بيكم تو بيكي فلان مفتي بيكا فلان زانا فلان كسي مسلمان فلان شيخ فلان كسي بيكا أو سيدكين أجل أو بابته عدلي تيانبو استمي تيابو هیچ سۆزی تیان نەبوو ڕقی تیا بوو ئەو بابەتە بەرژەوەندی تیان نەبوو مەفسەدەی تیا بوو وەتە خراپەکاری تیا بوو ئەو بابەتە بێحکمەت بوو هودەیەکی تیان نەبوو بێ فەلسەفە بوو فەلەیسەت من الشریعة لە دینان ئەوە لە دین نییە ئەوەشتی ئینسانە دەستکردی بای ئینسانە کە ئەوە ئین ئودخیلت فیها بالتأویل بابە زۆری بیخەنە ناو دینەوە سبغی دین کراوێ بۆ یاخی دین کراوێ فەلەیسەت من الشریعة ئیسلام لەگەڵ ئەو بابەتانەدا نییە. هەمیشە ترسێک لا دروستەکات بۆی ئەڕێ مشار ئەوایە ئەمەش بە ڕێی من مەرامێکی سیاسی گەورەی لە پشتەوەیە هیوادارم سیاسیەکان ئەگەر مەرامی سیاسیش بێ خزمەت بە کۆمەڵایەتی بکەن خزمەت بە بواری کۆمەڵاتی بکەن نەکو لە ڕێگای بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەوڵانە خەڵک بتۆخینن کەناڵەکانیش هەستا هیوادارم کە بەهەست بە پرسیارەتی بکەن چونکە مەرامی بەڕاستی ڕاگەاندن بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە نییە بەڵکو بڵاوکردنەوەی هەواڵی زۆر گەورەیە ڕەنگە بە هەوڵ بدرێت بە هەموو لایەکمانەوە بتوانین ئەم جۆرە ڕووداوانە کەم بکرینەوە بەڵام نەک پیشانی خەڵک بدرێت وەکو پێموتی ئەمریکا گەورەترین وڵاتەکە زۆرترین تاوانی تیاگرێت بەڵام کەمترینیان لە کەناڵەکانی ڕاگەاندن بڵاوکرێتەوە مەگەر یەک کەسێک سەرکێشیەک بکە خۆی بتەخ خۆیەوە بکە کەناڵەکانی ڕاگەاندن بڵاوکەنەوە ژینە ڕۆژانە هەزاران قەتڵ لەکرێ هەزاران شتەکرێت کەناڵەکان ڕاگەاندنیش ئاماژەی پێ نادەن ڕەنگە ئاماژەشی پێ بدەن کەناڵە ناوخۆیەکان کەمتر ئاماژەی پێدەن کەناڵە ئاسمانەکان زۆر کەمتری ئاماژەی پێدەن بەڵکوم کەناڵ ناوخۆیەکان ئەگەر گرنگێکی ئەوتۆی پێبنەوەیش باوەڕ ناکەم بەو شێوەش بێکە لە کوردستانە بڵاو بێتەوە. شتە سەرەکیەکان باسەکەین کە نرخی نییە زۆر باسی چەمچەماڵ کە بزانە بۆ نمونە هەر لە قایم قامیەت و لە دایرەکان بزانە ئەزانن چەند ئێمە کەمەنداممان هەیە لەوێ چەند مناڵمان هەیە ئەناڵن چەند ژنمان هەیە بێوەژنە ئەزانین نایزانین چەند ئێش و ئازاری خەڵکەیە چیان بۆ بکەین باشە مێنەرە سەر تەلەڤیزۆن ڕسوایەکەی بۆی بپارڕێتەوە پارەی دەرمانی بۆ کۆ بکەنەوە ئەوەی بۆ مەکە دەسەڵات با خەریکیان بێ مؤسسەیەکە دروست بکرێ بە زەکاتەکان کۆ بکاتەوە بیدا بەو خەڵکانە کاکە لە 140 زەکات ئەدرێ بەکێ بەگشتی ڕاگەاندن کارێکی پڕچەنجاڵی و سەر ئێشێ و ئەرکێکی مێژووی لە ئەستۆدایە بۆ هۆشیارکردنەوەی میلەت و ئاگادارکردنەوەیان لە هەموو ڕووداوێ لە ڕاستیدا ڕاگەاندنی کوردی بە هەردوو تەیفەکەیەوە ڕاگەاندنی ئۆپۆزیسیۆن و ئەهلی و میدیای حیزبە دەسەڵاتەکان وە پێویست نەیان توانیوە ئیدارەی ئەو قەیرانە سیاسی و کۆمەڵاتی و ئابووریانە بکات کە لە ناو کۆمەلگاکەماندا هەیە
نابێت لە وەسڵ بکەینەوە دان بەو حەقیقەدا بنین نەبوونی تێڕوانینێکی بابەتیانە و بێلایەنانە و سیرکردن لەو گۆشەی کاباتڵی خۆیەتی بۆ ڕووداوەکان لە خەسڵاتە دیارەکانی ئێستای ڕاگەاندنکارانی کوردە. جارێ ئاساییە ناوچەیەک ببێتە چەقی ڕووداوەکان و زەق بێتەوە ڕووداوەکان تیا زەقتە بێتەوە یا زۆرترین ڕووداوی گەرمی تیابێ بە سیفەتی ئەوەی بە حکمەوەی بۆ نمونە ململانی گەرمتری تیابێ لە شوێنەکان فرە کولتوری تیابێ فرە ئاینی تیابێ پێکدادانی ئایلۆژی تیابێ ناجێگیری تیابێ یا زیندووتر بێ ناوچەکە گۆڕان و ئەڵوگۆڕی زۆرتر تیابێ بەڵام ئەگەر مامەڵەکردنەکە بۆ جۆرە ئەگەر بۆ جۆرە نەبێ ناوچەی تریشمان هەبێ شوێنیشی تریشمان نەبێ بە هەمان پاڵنەر بە هەمان قەبارە بە هەمان فۆرم و شێوە تاوانی تیا بکرێ یا وشتی وروژەنەری تیابێ و ڕووماڵ نەکرێ لەو کاتەیە ئەوە جۆرە لەلایەنگیری سیاسی ئایدۆلۆژی ململانەی سیاسیە کە ڕاگەیانن لەو کاتەیە بێ بە ئەمرازی ئەو سیاسەتە پێش وەختە دیاریکراوە و ئەو ململانە سیاسی کە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە پیاداکرد. ئەگەر میدیا هەموو میدیایەک بۆ نمونە تەلەڤیزیۆنەکەی ئێوە ئەو توانایی هەبێ زۆر بێلایەنانە و هەڵس و کەوت لەگەڵ شتەکانە بکە لەگەڵ ئەو کەیسانەیە لەگەڵ ئەو بارودۆخانەیە باسی هەموو شتێ بکرێ بەڵام بەڕاستی تۆ بۆ نمونە وەکو خۆ جەنابەت پرسیارێکت کرد وتت مەسلەی کەسێکی کوشتووە یاخود کەسێ برینارەیە کەسێ خۆی سووتانوە یا پیاوێت چووە مناڵەکەی خۆی کوشتووە نازانم چی ئەمانە ئەوەنە بوردی و بچیتە ناو و ناوە خنیشتەکەەوە کاکە من لە تەلەڤیزیۆنا دیمە لاشەیە چانەڵگرتو مۆخەکەی هاتۆتە ناو دەستی کابراوە لەوانەیە لە من کاریگەری نەکە بەڵام لەوانەیە لە کەسێکی وکە ئەو برادەری کە لەوێ دانیشتووە ئەوەنە کاریگەری تیابێ هەتا مردن ئەو ڕسمی لەبیر نەچێتەوە خەوی ناخۆشی پێوە ببینێ ئێوە ئەم ئاشتیە دروست بکرێ لە بینی کۆمەلگا ببن بەو پردی ئاشتی ببن بە کۆتری ئاشتی بۆ مەسەلەکە بەڵام لەگەڵ دەرخستنی هەموو خراپیەک و هەموو شتێکی کەوا نایاسایی ئای سەرکەوتووە بین باز لە دۆسەیەکردن هەتا دۆسەکەی دانەخرێ بۆت نییە باسکەی بۆ نمونە ئێستا لە دادگای سلێمانی گەر خەزیەکە بێت ئەبێ بەلانی کێمەوە 6 مانگ ساڵێک 5 ساڵ بەسەر دادوێڕ اینجا بۆتەیە دۆسەکە هەڵدەیت و باسی لێوە بکەیت بە پێی یاسا بۆت نییە دۆسەکە باسکەی بەڵام بەداخەوە ڕۆژنامەنووسان و میدیاکارانی ئێمە هەوڵدن لەبەر چانەوە هۆ کارگەش ئەوەیە کە ئەو کەسانی لە بواری میدیا کارەکەن تەواوی شارەزایان نییە لە بواری یاسایی کاری ڕۆژنامەنووسی ئەمە هۆکارێکی زۆر گەورە هیوادان ڕۆژنامەنووسانی کوردستان ئەو کاتێک کە ناسنامەی ڕۆژنامەنووسە دەدەن بە ڕۆژنامەنووسێک بەر لە هەموو شتێکەوە خولێکی بۆ بکەنەوە کە فێری کار و ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی بکەن اینجا بیکەن بە ڕۆژنامەنووسەوە بۆیە هەمیشە بینی ڕۆژنامەنووس بەرپرسە نییە وار بەخاسی بەرپرسیارەتیەوە ناگرێت لە بڵاوکردنەوەی هەواڵەکان چکە ئەم هەواڵە هەم لەسەر کەناڵەکە کەوێت لەسەر ڕۆژنامەنووسەکە شەوەکە چ جۆرە هەواڵێک بڵاوەکەیتەوە چونکە ڕنگدانەوە زۆر زار هەیە ئەم هەواڵ بڵاوەکەیتەوە هەواڵی کۆمەڵایەتی ڕەنگە کارەساتی گەورەی لێ بێتەوە زۆرشمان بینیوە کە کوشتن و خۆمانزان لە وڵاتێکین ڕەنگە عشایر و کۆمەڵێک شتی تایبەت هەیە ڕەنگە کەراساتی زۆر گەورەی لێ بکەوێتەوە ڕەنگە ساڵانی ڕابردوو زۆرمان بینی لە قەزا و نەهەیەکان لە کوردستانە تەنان لە وڵاتانی دراوسێشمان لەسەر بڵاوکردنەوەی هەواڵێک چەندین کەس بوونە قوربانی و بچون کێشە دروست بوو کێشەی کۆمەڵاتی و جیابوونەوەی ژن و مێر لە یەکتر و کۆمەڵێک لەو کێشانێک کە ڕۆژانە ڕوبەڕووی مرۆڤ بێتەوە لە ژیانی ڕۆژانەیە. ڕۆژنامەوانی و ڕاگەاندن و پەیامەکانی و ئامانجەکانی زۆر لەوە گەورەتر و فراوانترە کە کەناڵە کوردیەکان کاری تێدا دەکەن. پەیامی ڕۆژنامەنووسی پێویستە لە خزمەتی کێشە و گرفتەکانی ئەو گەل و نیشتیمانەدا بێت کە لێوەی دەردەچێت. دواتریش کاری ڕۆژنامەوانی تەنیا سەرچاوی پەیداکردنی بژێوی ژیان نییە، بەڵکو پێویستە بەشێکی بنەڕەت و دانەبڕاو بێت لە ڕوحێتی خاوەنەکەی و ڕێگەیەکیش بێت بۆ گەاندنی ئەو ئەرکا کۆمەڵایەتیە ڕۆشنبیریەی کە لەسەرشانی نووسەرە. ئازادی ڕادەربڕین لە سادەترین واتایدا ڕێزگرتنە لە کەسایەتی و ئیرادەی بەرامبەر، بەڵام کۆمەڵێک لە میدیاکان لە ژێر چتری ئازادی ڕادەربڕیندا ئازادیەکانی تاکەکانی دیکە پێشێل دەکەن و لە سنوور و مانای ئازادی ڕادەربڕین دەردەچن. دواتریش کاری ڕۆژنامە و تیڤەکان بریتینە لە گەورەکردن و لە قەبارە دەرکردنی ڕاستیەکان و ناهەوسەنگیکردنی تایازۆکان.